لە مزگەوتە خوای پەروەردگار کەسایەتیەکان دەردەخا لای خوا ئەو کەسانە زۆر بەڕێزن کە مزگەوت خودی خۆی کە ماڵی خوایە زۆر بەڕێزە. دایکمان خاتو عایشە دەفەرمێ أمرنا رسول الله صلى الله عليه وسلم أن نتخذ المساجد في الدور وأن تطهر وتطيب. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پێدەکردین لەگەڵ دروستکردنی هەر گەڕەکێکدا مزگەوتی بۆ دروست بکەن، نابێ هیچ گەڕەکێک بێ مزگەوت بێ لە ناو جیهانی مسلماناندا. هەروەها دەشی فەرموو کە مزگەوت دروستکرا دەبێت دووشتی ڕەچاو بکرێ، ئەن تطهەرە ئەو مزگەوتە دایمە پاک و پوخت بێ. نابێ مزگەوت لەبەر بۆ گەنی نەتوانی بچێ ناویەوە، نابێ مزگەوت پیس و پەڵۆق بێ کە نێو چاوانتدانە نەزانین لەکوێ سوز دەبەری. ئەبێ مزگەوت بۆنی خۆش بێ، بە بۆن خۆشترین بۆن خۆش بکرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کاتە ئەوەی دانا مزگەوتتان کە دروستکرد ئاگاتان لە پاک و خاوێنیەکەی بێ، هێندە پاک و خاوێن بێ بۆنی خۆش بێ.